باشن چەند کەس دەرچوو؟ سێ کەس سێ کەس بەڵێ لە گروپەکە سێ کەس دەرچوو؟ بەڵێ. چەند کەس بەکارت بوو چەند کەس حەقی خۆی بوو؟ ئەم بێکارد یعنی بەخۆم دەرچوون کاکە و کاک محەممەدیش بەکارد محەممەد و کاکێکی ترە بزانام کاکەکەی ترکەیە بەداخەوە بۆ بەداخەوە وەڵا پێم ناخۆ ئاگام لێ و سترس بووی سێرمە کردی لە دەرەوە بەڵامی تر کاتە سەرۆکیە دەرچێ و دەرنەچێ ئاگام لێ نەما یەس بەڕاست پیرۆزە بەکار کاتە یەکێک لە کارتەکان بۆ تۆ بەهار بەڵێ بەڵێ زۆر زانم چیمان بۆکێ لە خۆران هەیسێم سەرکەوتوبی ڕای لیژ نییە بەس خۆ جوانیش گۆرانەکە توت تر ڕای لیژ نییە بە بزانم نابێ هەمووان پێکەوە دەچین ئیتر چەند کەسێکی تر گروپەکەیەوەش زۆر ناخۆش بوو هەمووی دەنگی خۆش بوو کاکەیانی کاوریشی بە خۆت وەرێوەڵە بەس زەبەت مامۆستا داماوانن چی بکەن خواگیان سوپاس دووبارەکە لە جێ